سڵاتان لێ بێ و هیوادارم هەر باش بن. منیان بارزام لە بەرنامەیەکی نوێ لە کەناڵی کورسان 24 بەناوی بەرنامەی پەیبەر لەگەڵتان دەبم. لە بەرنامەی پەیبەر ئیش لەسەر ئەو چیرۆکانە دەکەین لەگەڵ ئەو شوێنانەی کە تێیدا ژیانکردن بە شێوازێکی جیاوازە بۆ ئەوەی کە ئێمەش پێی بوو بارودۆخانە بەرین. یەکەم بەرنامەمان لە شارەجوانەکەی هەولێرە کە چیرۆکی کچێکی تەمەن 14 ساڵە کە بە هەموو ژیانی ئەزمموی گەنجی نەکردووە و ناشیکە لەبەرەوەی لەگەڵ لەدایک بوون بە شێوازێکی بەتەمەن لەدایک بووە زۆر بەتەمەنتر لەوەی کە تۆ بیری لێ دەکەیتەوە لەگەڵمانە بن بۆ ئەم چیرۆکە و بۆ هەموو چیرۆکە جیاوازەکانی دیکە. سڵاو چۆنیت؟ ئەحواڵت چۆنە؟ بەنگ و باست؟ سڵاو من ناوم نوڕم تەمەنم 14 ساڵە 2009. نور بۆ ژیان دەجەنگێت جەنگێک کە کۆتاییەکەی دیار نییە. لە 8 ملیۆن کەسدا تەنها کەسێک تووشیان بارودۆخە دەبێت. نوریش تاکە منداڵی کووردە کە توشبووی نەخۆشی پیربوونی پێشوەختەیە. هەرچەندە باوکی بردوێتی لایدیان پزیشک و پسپۆر بەڵام نەک لە کوردستان لە جیهانیشدا چارەسەرێکی بنەڕەتی نییە. سەرەتا ئەمن مندارێکی ئاسایی بوومە دواتر لەگە وردەوردەی تەمەنی گەورە بووم وردەوردا و هالاواز بووم و ئاڵێاتیان و خۆشم پێ جوانە شانازی بە خۆم دەکەم چون دێوا بەناوبانگیش دەبم زیاتر لەوەی چم بووە داک و بابەکی باشم هەیە لێرە چاویان ماز دەکەم. هاوڕێ نییە بەزا کچە پیکەکان و کچە مامەکانم هاوڕێ من مەکتەبیش بابم دیگە نەهاتیە بمنێری چونکە من دارمامزاوی زۆر بێعارم نەکوبەرم دەنەوە لە جانتاوانە بابشم گوتی درم نایە ببنێرم لێگەڕێ حەزم لێیە ئایفۆنێک 13 هەبین غورفە چا پینکم هەبین غورفەی جوانگانم هەبین ئیدی حەزم لەوانەیە ئەم نەنگۆنگە لە خۆش دەوێ ئەمیش نیتۆ. نورخان لەکنە من زۆر ئازیز و خۆشەویستە لە هەموو مندارەکانم خۆشتر دەوێتن. نورخان هەرچی دێ بکەم کەمە زۆر بەداوە کاریە یعنی ئەوە لە تااقەتمدا هەبیتن تەقسیرم بۆ پێ نەکردیە. کەمین جارکە نورخان لەدایک بوو ئەوها نەبوو وردە وردە گەورە دەبوو زەعیف دەبوو ئەوەی دەکرد دکتۆری ئەو هەولێرم پێکرد هەر دکتۆر و نوع قسەکی دەکرد. آخر دکتۆر چمەکن دکتۆر خاز بیلالی خوا خێری بنووسی دکتۆرێکی زانایە بانگی کردم گوتی وەرە من لە بۆ تومە هیچی ئۆندە مەسرەفی لەو مندارەی مەکە ئەوە ئیلادە ئەو خوایەیە بیبێ ئەمریکاس عیلاجی نییە نەکو دکتۆرەکانی دی لۆ پارێ خۆیان سامپۆ هەبوو بە 50 دۆلاری دەیان دامێ 15 ڕۆژارێک دەسومەکەنی ڕاتەبی نزیکە دەفتەرەکەم بەس لە نورخانیدا نەخۆشی پیربوون بە منداریە بە منداری پیر دەبیتن سەبر چەندی بە تەمەندا بڕوا زەعیف دەبیتن و تااقەتی نامینێتن. ئەلحەمدولیلا زۆر سوپاسی خوای گەورە دەکەم زۆر سوکرم زیانێکی سادە دەباتە سەرێ و سیما دەزێتن تەبیعیە و نورخان زۆر عەزی لە تشتی جوانە مەرەقی تشتی جوانە ئەوەی پێمان بکرێتن لەبۆی دەکەن لە نورخانی لە خۆم زۆر خۆشتر دەوێت لە ڕووی خۆم خۆشتر دەوێت بە هەموو دنیای سینادەم تاکە مندارە لە ناو دەری من. وەکەرە هاوتەمەنێکی خۆی زیرەک و چالاکە هەرچەندە جستی بەخسی ناکات بەڵام ئەو ناچاری دەکات. ئارزوی لێ لە داهاتوودا ببێتە پێشکەشکار یان لە بواری جوانکاری خانماندا کار بکات هەر بۆی لە ئێستاوە خۆی بۆ بوارە ئامادە دەکات. نورە پێ بڵم یان پێ بڵم نورخان بەگیری تۆ کامیان خۆشتە؟
نورخانەکە خۆش. نۆرخانەکە جوانتریش و خۆشتریش و خانومانە تریشەوە نیە؟ ئەی دەنگ و باس چۆنە؟ لەگە دەڕێ بێتاقەتیان دڵخۆشی لێ سارا دڵخۆش. ئێستا لە بەرەی منی لێم هەربێ وا بێوانە؟ باشە. ئەی نورخان پرسیارێک با لێکم کێو مەیکەپەی بۆ کردی؟ خۆ لەبەر ئێمە خۆجان کردە؟ یا هەموو ڕۆژاوە خۆجانەکەی؟ نانا لەبەرەنگۆ لەبەر بە زۆر جان کردە خۆ کردوتە؟ ئێستا من مەیکەپم کرد و سێرێکم کە بزانە عیبەکانم چێ دەی؟ خۆجان بەس هەندێک ئایبەدێ. عیبەکانم چین؟ پێم بەڵێ بزانم عیبەکانم چین؟ کەمە مێکاپەکە تۆختر بێ جوانتر بوو. لە ئەسمەران مێکاپی ئاچۆ جوانترە. چی بێنی؟ دەهینم. دیفەس. ئێستا هەندێک مکیاجم هەیە ئەو بەس قچەکەم هەیە. باشە کە مەیکەپەکەم بۆ ئەکەی قسەشم بۆ بکە باشە باسیەوەم بۆ بکە ڕۆژانەی خۆت چی ئەەکەی بە چی و سەرقاڵی؟ تۆ ڕۆژانە هەموو ڕۆژێک تیکتۆکەکەی چەند کاتژمێر خەریکی دروستکردنی تیکتۆکی؟ ناڵام ڕۆژێ ناکەم بزاکە خۆم جوان دەکەم یان مکیاز دەکەم ڤیدیۆیەکی دەکەم لە تیکتۆک دەیدەوەزێنم هەندە جاران برادەرەکانم ئیدیتم لێ دەکەن چونکە ئیدیتیان گەلە جوانە ئەمش بەوان دەرم. ئەی خەڵکەڵە چی من تیکتۆکەکەی تۆم بینیوە زۆر بەناوبانی ئەو هەموو ڤیدیۆت هەیە. بابم سەرۆک کۆمێتە بابم جواب دەداتەوە هەندە جاران لەم نیش دەخینتەوە چایان نازەکەم لێرا ڕێزم ویان هەیە. باشە ئەو ڤیدیۆانە مەبەستە چیە؟ ئامانجە چیە لە دروستکردنی ئەو ڤیدیۆانە توی چ پەیامێ بگەێنی؟ دەمەوێم یعنی خەڵک خۆشیان بوون و ئاە بەناوبانگ بووم ئەزم لی بەناوبانگ بووم. بۆچی تە بەناوبانگ بوو؟ ئەوجا کە بەناوبانگ بووم ئەو غرفەم لۆ دەکەن موبایلم لۆ دەکڕن ڕکلامی دەکەن. حەز لە موبایلە؟ ئەتا نەبینەما ئوسمانەندەک فولتێری دادەنی بناکەم لە تو ڤیدیۆچی دەکەن. باش دێڵە دێ باستا ڤیدیۆی بکەین بە ئەمانە داڕم. ئەریستا لەگەدارنی هەنم بەرنامەی دەکەم ئەو ڤیدیۆی لە تیکتۆکی دادەبەزێنم. ئەمیش لەگەڵ نورخانم ئەم ڤیدیۆی لە تیکتۆکی دادەبەزێنیم اینجا بووینەتە ڕەفیق بەرنامەیەکی جوانەکەین و نورخانیش بەناوبانگە بێ بەس ترسمە کاتە نەمناسی بڵێم وەرە با ڤیدیۆ بکەین بڵێنە نانە هەدەر ناسی خۆشحاڵ بووم. ئەجە بووم فلتەرشی جوانە ها؟ ئەی چۆن بە فیلتەر بیکە جوان دەوی ئەوجە بوومە لێرە نەقنی دەکەم دەبین ئەو تەکچەکەی تیکتۆکی یان کچەکەی سناپی ئەمە تومانگە لە خۆش دەوێ ئەنی ئەم کەس تۆی خۆشێتەوە منیش تۆم خۆشە تۆم نەخۆشە؟ بەس يجي أغاني هكا خلطوا لكم كوكو وس وس بدن وس ماڵینیە؟ نعم جيش يا أبو بەڕاست بجنا كروي هراد لدستني فلترك دين مسرة تاكو كوش مزوان بو هكا أوكي أكشن كوكو كوكو غورا كيمان
بۆ بیتاقیتەکەی من و بۆ قسە ناکەی گوڵە ڕۆژەکە و خۆزم زۆ ئێرەی تووڕە مەبە ئەمێرە عەسەبی کەم ئەم بۆی بخوێنێ توت نەیخێنێ خۆی گران کردووە ناخوێنە چکە بۆ شێرێبی ناخینە تازە سناپەکەم هەموو ڕووی کە بگەورە خۆی گران کردووە حەز لە ئاژەڵە ئا زیاتر حەزت چ ئاژەڵەکە ئەگە بەخێر بکەم عەزم لێیە پشیلەکی سپی توپدار بەخێر بکەم بابڕن خۆی گران کردووە بڕێن من ڕۆیشتم بەجێ دێخوا حافیز کوکو باي. نورە ڕۆین بەجێت هێڵە نورێرە و پێ چۆنە خۆشە زوو دێتە مۆڵەکوان و باخچە و ئەم شتانەیان کەم وڵا کەم بۆچی وڵا چونکە بابم لەبێ شکاری سیارەشمان نییە لە بەهەندێ حەز لە شوێنەکە زیاتر حەزمان کرد ئێستا بچین بۆ باخچەی ئاژەڵانەکە بەڵام وتیان ئێستا کاتەکەی گونجاونی و زۆر گەرمە بەڵام بەڵێنم پێوی جارێکی پێکەوە چی باش باشە بەڵێنی کێشە پێیان وتیان بۆ سلێمانی لای من باش باش ئێستا ئەمەوێت باسی هەندێک یادگاری ژیانی خۆتم بۆ بکەی شتانێک کە هەرگیز لە بیرت نەچێتەوە هەرگیز لەبیرم نەچی تاکە یادگاری خۆشم ئەوە بوو بچی سیارەمان کڕی یادگاری ناخۆشیشم لەبیر نەچی داپیرم بوو کۆڕۆنای کرد ئەو کاتێ زۆر ناخۆش بوو سەردەمی کۆرۆنا چۆن بۆ کاتە چۆن تێوپەڕە بەخوای بەدەردەسەری بۆ نازانم زۆر ناخۆش بوو نەدەبایە لە دەری بێ زۆری زۆر ناخۆش تۆ ڕۆژانە شێ دەرەوە دەروی ماڵی خۆتان ناوەڵە چونکە لە ئێستا ئەنتەرنێت و موبایلوانە دەخافتن زۆر ڕەفیقە نیە لە دەرەوە نا ڕەفیقم نیە ڕەفقەکانی لا کچە مامەکان و کچە پیکم و ئێستا هەندێک یادگاری کەم بۆ باس بکە بزان ڕۆژێک شتێک ڕوویا بێت وڵا جارێکی یەرەها لە تابڵی مۆڵی بووین لەگەر مامەکەم سواری چەند ئەلعابێکی بوو مامەکەم سیارانی هەیە لێ دەخڕێ ئەوەندە سەرێک دەیازوست ئاهەندی دەهاجەگەر پێم گۆنگە سەری مەڕۆ هەر سەریعی کرد ئەتا سەرم بەوە کەی کرد بە لینەکەی پێشەوە دەست بوو گوتم ئەوە باش بوو باشە سەرم شیکە سەلامەت بووی بەس باش بووی چم لێ نەهات لەو جارۆ نێران بکەم نور وت بە منە و لە ناوسارەکە حەزەکەم ببن بە پێشکەشکار جا ئێمە لەناو ئەم بەرنامەیە کەیکەین بە منەڵیت ئەو شتە ئاوا غەڵەتە ئەم شتە باوا بێ ئەو شتە بۆوا بێ هەستەکەم ئەزمونێکە لەگەڵیا هەیە حەزم زۆر لە پێشکەشکاریە حەزەکەی ببی بە پێشکەشکاری چ بەرنامەیە یعنی ئەوان میوانم هەبی پرسیاریانێ بپرسم هەر وەکوتەوە دەیاڵا ئێستا کاتە تۆ پێشکەشکاری من میوانم سڵاو لە بینەرەکانە بکە و بزانم چۆنێکی سڵاو ئەو جاریان من هاتمەوە لە بۆرگەیەکی نوێ لەگە خاتونی هەن ئەوتان خاتنیان بەخێر زۆر زۆر سپاس دەکەم نۆرخان بەخێر بۆچی منە میوانداری کردووە عەزم لە بۆندەک دانیشتنی هێن پێکەوە باسی چی بکەین ڕۆژانە بەچی خەریکی ئەو هەروە دێم و دەچم دیێتی ئێستا پرسیارم لە مشکینە لە کوان جاری لەگە کچە مامەکانم دەکەم گەڵ ئانی پێشکەشکاریەکی لەگەڵ ئەوانە سەرەندێکی پرسیاریان لێ دەکەم حەزەکەی لە داهاتوە بیبی بە پێشکەشکارێکی بەس سیڤەکە و بنێرە بۆ کەناڵەکەیمە
باش باشە نور خەڵک لە دەرەوە چۆن مامەڵت لەگەڵاکە وەکو کچێکی پێگەیشتووی تەمەەن 14 ساڵ یاخۆدوک و هێشتا وەکو مناڵێک ڕفتار لەگەڵاکە ڕفتارە باشەکان چین و ڕفتارە ناخۆشەکانەوەی کە تۆ دڵی تۆ نیگەرانەکە چین مندار يعني هەندێک مندار هەیە ڕفتار ناشرین دەکات جوونی دەدا دیرگران دەبوو پێم بەس هەندێکیش هەیە بەعکسەوە زۆر باشن لەگەرم چۆن بۆ نمونە کات شتێک دەرەوە چ شتێکی زۆر بەلاوە خۆشە دەستخۆش کە دەتوانێت بمبی کەس تەماشام نەکەم هەستەکەی کەس تەماشا نەکەی بۆچی هەیە تەماشام ئێنۆ تەماشام نەکەی ئێلەوانەیە توی پێ جوان بێ هەیە تەشقەیەکان میزانم زۆر لە دیرگران لە بەهەندی داواکاری دە خەڵک چێ کاتێک کە تۆ بینن چۆن مامەڵە لەگەڵ داواکاری لە خەڵکی هەیە کەم دەستمەریە تەماشام مەکەم خۆ سنیمە تەشقەری مەکەن چونکەم بەخۆمەمە تەشقەر بە کەس ناکەم تەماشا کەسیش ناکەم باش قەت هەبوو کەسێک سێرە بکات ناخۆشیەک ڕوویە بێ یان کەسە قسێکی پێوت بێتی لە دڵەگرام جارێکی یەکە قسەی پێگوتم وتم چ قسەی دەکەی وەڵا عەزم لێ خۆ بەعەزی تو نابی چی پێوتی وتی بۆ هەر تۆ ستای گوتم ناوڵە نەستایمە بەس لە ئیلادی خۆیەوە هەندێک جارە ناوچی دەچمە بازاڕێم خەڵگەمیان زۆر خۆش دەوێن دەڕۆما گورم دەدەنێ تشتم دەدەنێ بە هەدیا معمیلی خۆم هەیە مامیلی خۆت هەیە لەکێ مامیلی خۆت هەیە ئەمجار لە سوورا و سپیای دەچمە کنعمە ماڕکەی ئەمە ڕاقی لۆ کالێ دەچمە جیتکە داونتاون زیاتر تشتی لە داونتاون دەکەم باشە براکەت چەندێک خۆشێ چۆن هاوکاری دەکەم زۆر براکەم ئەم جارێ ئەگەر لەگەری بووم لەسەرم بە جواب دێم ئەگەر من داتەشکەن بکەن دەچی لێیان دەدا کاکنۆح خوشکەکە و تا چەنە پشتگیریەکەی تا چەندێک لەگەڵ بارودۆخەکەیە ئەتوانی خۆ بگونجێنی نور بۆ تۆ چییە؟ زۆرە بە هەم دنیای نادەم زۆر خۆش دێ هەر شتێکی بوێ لوی دەکەین لە دەستیشمان نەبێ لوی دەکەین ڕۆژانە چۆن کاتەکانی لەگەڵا بەسرە بێ وەڵا لۆ خۆمان دانیشتینە تەماشای ئەوم با لۆ پێ دەکەین پێکۆ یاریەکەن جارێ دەچینە دوکانێ هیچ بکەین وەختەکان ناڕە تاسو شەڕە کردووە؟ ئەمن ئەژێڵاگە لە حەق و ڕاقم لەگەڵ کێ؟ ئەمجار داکردم دەرێ ئەتون حەقت نێو لەسەر قسەی گەورەکەن ناتانم ناحەقت بکەم ئەگەر کەس بەرامبەریشم یعنی ئەوها بووم ناتو خۆ لە یەکەش کە تووڕەکەی سەربەخۆ ناتانم بکەم ئیلاری بەجواب ئافەر بۆچی وەت؟ نازانم خۆت حەزەکەی کەسێکی باش بینە؟ حەزمێنە کەس خراپی لەگەیە توانین باسێکی ژیانم بۆ بکەی بەڕای تۆ ژیان چییە؟ ژیان چەرخ ڕەسووڕێ دەمەک ناخۆشە دەمەک خۆشە ژیان دەمە لۆیەکەکە هەموو کات ئەگە بتێ هەموو کات لۆتو نییە ژیان چەرخە دەسووڕێ گەر بتوانی بە هەموو جیهان ڕستەیەک بڵێ چی دەڵێ؟ بە هەموو ژیان بووم لە ناوەکی ئەگەر بینیم هەموو جیهان قسەت لەگەڵ بکات هەموو جیهان گوێی لە تۆ بێت حەز ئەکەی چیان پێ بڵێ؟ دەرێم باش بوو نەبێت خراپ نەبوو نەبێت کەس تەشقەی بە کەس نەکەم ئەم کات باشی جوان کرد نور زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم کە میوانی بەرنامەکەم بوو هەندێک جار مرۆڤەکان خۆیان بڕیار دەدەن کە ستایلێکی جیاواز بژین ئەزمونێکی جیاواز لە ژیاندا ببینن بەڵام زۆر جاریش دەرەوەی خۆمان هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە ناچار بین بە شێوازێکی دیکە بژین کە ڕەنگە زۆر جار بە دڵمان نەبێت بەڵام لە کۆتاییدا ژیان خۆی پڕە لە جوانی ئەگەر بێت ئێمە بە جوانی بیبینین تاوەکو بەرنامێکی دیکە چیرۆکێکی دیکە ستایل ژیانێکی جیاوازتر بەخواتان دەسپێرم